فێمینیستەکان لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20دا لەناو دۆخێکی دژواردا پشتیوانیان کرد لە مافی دەنگدان بۆ ژنان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. گاڵتە و سوکایەتی زۆر هەن کە بەم ژنانە کراون. خەبات بۆ مافی دەنگدانی ژنان لە ساڵی 1848دا لە یەکەمین کۆنگرەی مافی ژناندا لە کڵێسای سەنێکا فاڵسی نیویۆرک دەستی پێکرد. شاندی ئامادەبوو لە کۆنگرەکەدا نووسراوەیەکیان ئامادەکرد کە تێیدا داوای مافی یەکسانیان کردبوو لەگەڵ پیاواندا بەتایبەت لە مافی دەنگداندا. ئەوان وتیان کە ژنان و پیاوان بە یەکسانی خوڵقێدراون، ئەوان ئەمەیان لە ڕاگەیاندراوی سەربەخۆی ئەمریکا وەرگرتووە، بەڵام گۆڕانێکی بەرچاویان تێدا دروست بوو، ئەوی زیادکردنی وشەی ژنان بوو. هەرچەندە ژنان زیاتر لە 70 ساڵ تێکۆشانیان کرد بۆ مافی دەنگدان، بەڵام ژنانی سپی پێشوازیان لە بەشداری ژنانی ڕەش نەکرد لەم بزوتنەوەیەدا. بەڵام ژنانی ئەفریقی ئەمریکی لە ڕێکخراوەکانی خۆیاندا و لە ئەنجومەنەکانی دژی کۆیلایەتی و هەروەها کۆنگرەکانی کڵێسا و ڕێکخراوەکانی مافی مەدەنیدا لە میانەی 2 سەدەدا توانیان بزوتنەوەی ژنانی خۆیان گەشە پێ بدەن. لەگەڵ گۆڕانی دەوری ژناندا لەناو کۆمەڵگەدا لە سەرەتاکانی سەدەی 20دا نەوەیەکی نوێ لە ژنان بەردەوام دەبن لە تێکۆشان. ئەوان ناڕەزایەتی زیاتر دەردەبڕن و دەست دەکەن بە ڕێکخستنی خۆپیشاندان و مانگرتن و چالاکی زیاتر. ئەوان لە ناو جەماوەرێک لە پیاواندا لە بەردەم دەواازەکانی کارگەیەکدا لە کاتی نانینەوە ڕۆداهاتنە دەرێ و لەسەر چوارپایەکی بچوو گوێستان و لێدوانی خۆیاندا. ئەوان لێدوانیاندا لەسەر مافی دەنگدان بۆ ژنان لە شوێنێکی گشتیدا بە مەبەستی ڕاکێشانی پشتیوانی پیاوان. دوای ئەوەی سەرۆک کۆمار ویدرۆ ویلسۆن هەڵوێستی خۆی گۆڕی بۆ پشتیوانیکردن لەم هەموارکردنەوەیە لە ساڵی 1970دا 2 ساڵ دواتر هەموارکردنەوەکە پەسەند دەکرێت. بەڵام سەدەیەک دواتر ژنان ڕوبەڕووی سەرکوت دەبنەوە بۆ دەنگدان بە تایبەت ژنانی ڕەش. ژنانی دەنگدەر بە شێوەیەکی خراپ ڕوبەڕووی ئەوە دەبنەوە کە پێویستیان بە کارتی دەنگدانە. شوێنەکانی دەنگدان بەڕوویاندادا دەخرێت. ئەوان بە شێوەیەکی نەشیاو لە ناو لیستەکاندا لا دەبرێن. لاینگران دەڵێن کە نابەرابەری لەم چەشنە لە ڕێگای پەسەندکردنی هەمواری یاسایی مافی یەکسانیەوە چارە دەکرێت کە بۆ یەکەم جار لە ساڵی 1923دا لەلایەن ژنانی سافرێجەوە پێشکەش کرا. تۆ ناتوانیت لەسەر بنەمای ڕەگەزی جیاوازی بکەیت. ئەمە بۆ حکوومەتی فیدراڵی و هەر 5 ویلایەتەکەی ئەمریکاش بە هەمان شێوەیە. داهاتووی هەمواری یاسایی مافی یەکسانی ڕوون نییە، بەڵام وەک ژنانێک کە تێکۆشان بۆ مافی دەنگدان لاینگرانی دەڵێن کە بەردەوام دەبن لە خەبات و تێکۆشان لەو پێناوەدا.